سەبارەت بۆ ڕووداوی دوێنێ لە سەری ڕێگەیەکی لە گوندەکانی گەرمیان ڕوویدا بەداخەوە بۆ ئەوەی گیان لە دەستدانی چوار هاوڵاتی و برینداربوونی چوار کەسی تر لەگەڵ ڕووداوەکەدا دەست بەجێ بەڕێز دادوەری لێکۆڵینەوە بڕیاری دابەکردنەوەی پەڕاوی لێکۆڵینەوە بۆ ئەم ڕووداوە و بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی گەرمیان سەرجەمیەزەکانی پۆلیسی گەرمیانی ڕاستپارت بۆ جێبەجێکردنی برارەکانی بەڕێز دادوەر بە زووترین کات ڕووداوەکەوە گوتمان چوار کەس بەداخەوە بوونە قوربانی و حەو برینداریش هەن بریندارەکان لەبەردۆخی لەبەر خراپی دۆخی تەندروستیان ڕەوانەی سلێمانی کراوە. یەک خاڵ هەیە کە لێرە زۆر گرنگە ئاماژەی پێ بدرێ 5 کەس دەستگیر کراون لەسەر ئەم بابەتە، بەڵام ئەم 5 کەسە بە تەنها 5 کەسی تۆمەتباری سەرەکی ڕووداوەکە نین، واتە تۆمەتباری سەرەکی ڕووداوەکە بوون و بە تەنها ئەم 5 کەسەش نییە. لەبەرەوەی ڕووداوەکە تازە بووە دیارە ئەم 5 کەسە دوانیان خۆیان ڕادسی پۆلیس کردووە، دوانیشان کە دەستگیر کراون بەشێکن لە تەرەفی بەرامبەر ڕەنگە بۆ ئەوە بێکەوە وەکو لە ڕووی یاساییوە لە سەرەتاکانی لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بکۆڕێتەوە و زانیاری بەدەست بهێنرێ. عادەتەن ئەم کۆمەڵێک کەرەستە و شتانی کەوا وەکو لە شوێنی ڕووداوەکە بەکارهاتوە دەستی بەسەراگیراوە. دوا ئەنجام بەیانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوە لە دوای وەرگرتنی وتەی پێویستی سکاڵاکار و تۆمەتبار و شاهیدی ڕووداوەکە بڕیاری ترەدا وردەکاری تحقیق لای جەنابی دادوەرە بێ و ئێمەش وەک پۆلیسی گەرمیان جێبەجێکاری بڕیاری دادوەر و دادگا بین.